من صداياكم دقيشت براموين برادرينا قلق لمن صداشي قبر وقرانا يندق دلن بابك باب موصدانا بير بازيا يندق دلن خير بايا بارانا يندق دلن بفرق ولذي آخر زمانا يندق دلن عاجز باجوزا يندق دلن دجال حبي سفيانا يندق دلن خير وحضرتي موسى هم الرجل سركبي تولي هزار ويا كلمة دلتو دخلنا بنا شاوانا يندق دلن حضرتي إسرافيل فودك بنفخي سودا دنيا دبت وتخت مكانا يندق دلن بابك باب أو آخر زمان. من وقتی که هاتم شناس اما مرگرتوا عرض دکم لو دمیر هاتا دقا با ایستا امن 86 سال دو حوتی دام دم قلنا قوان بلان درويتي دانيا في مارن الان 90 سال دم بلان ایستا شناس نامكم 120 ساله وشناس نامه مقلو بياوي ورقل او بياوي كذا لم قلم بوقتي وان بونوسا كبانجان نكن بو عسكري وسربازيه الشوي يلدادا واد بعض ذكان دلي بروي زيرين يددني يوم براسي ناجلانا بروي زيرين شي سا خزانم نما تقريبا 4 سال 15 سال دبي خزانم مردي سا بتاقن تاني ما بشار سالم جنينا لو دم الراجع دستن لا وكو حيران وشتيوا وكل دوزون من بالات بقاموا بس عن نقطوا پیاوێک بۆ نێودار بووە ئاشەگوڵی مارە کردووە و شەوێکی لە ماڵێ بۆ و جەلبی هاتوۆتە سەرێ دەبێ بڕوا بۆ لەحسایە
هەچەندی ئەهد و چاریان کردووە و کتوێتیەوە تازە زاوایە و ناکرێ و نابێ ئەدە دەکەم ئەو نێوی ناوە سواری ئایشە گوڵێ ڕۆیشتۆ لە لەحسایە 7 ساڵان لەوێ بووە. ئاشە گوڵێ لە عەزرەتی لە ئەوەی کەوا لێی ون بووەت و نازانی نەماوە و نەمردووە جابەندی پێڵا گوتوون بە درێژایە شەوێ خەسووی ئەگە دێتە دەرێ هەر پێڵا دەڵێ دەڵێ ئەویش شەوێکی لە پاشی 7 ساڵان ئەگەڵ خەبەر دێ دەچی دەنگی بوو کە کێی نایە گە تەماشانەکە ئەسپێک بەستراوەتەوە لە حەسارێ گە تەماشای دەکا ئەوە پیاوێک دەگەڵ ئاشە گوڵێ ڕاکشاوە حەیج نای کۆتە سێوە دوو ڕەمبی لە پەنا بە ڕەمیان کێشاوە ڕێنگی بەسەر گوێ من تێدادا و کوشتوێتی جا ئەو جارە کوشتوێتی ئەوە خەورات توێتی بۆ چت ئەو کارە کردەوە کوڕی خۆت بوو وار لێ کردوە جاکتی ئەوە ئاغاینی شەگوڵم دەڵێتەوە ئەستێمێرەم هەڵدێنەوە لە سەراوان سەریمی دە ئەو شەعاری ئاجا شۆق و شەبەقەی خۆ دەدایەوە لە تاق و لە نیم تاق و لە ئاوێنە بەند و لە شوشە بەندی دەسەر دە ئاغاری ئاشە گوڵێم دەگوڵ خۆ من نەمدەزانێ گەچووکە لە سواری من ئارجەلبی بە دوودا دەگە بەڵاتەوە لە بۆ سەفەری دەکا لە لەحسا نەنا من دەچوم لە بوخچەم بۆ دەنادەرێ ئاری دەستە سەڵێکی گوڵە باڵتونیم دەدادا لە گەرمێنی لە گەرمەسێر و لە وڵاتەکە غەریبیانی ئارەقە پێ لەسەر قەفی دەسمێلا ئەریان بەڕابماڵی وەئی ئاوا ئاغاینی شەگوڵم دەڵێتەوە ئەفێرم هەڵدێنەوە لە سەرانسەری دەهێمەنێ ئامن چی بکەم کۆ تەراز و حەوتەوانەم چەندی دەدوورنا لە منێنەوە ئەیگەنی ئەما سوارێ هەموو کەسم دەهاتەوە لە سەفەرێ ئاری کاو لە لەحسا وایە سوارێ ئایشە گوڵم نەدەهاتەوە وای وای بەتەنێ و ئەمن بۆ خۆم دەزانم ئەگە چووکە لە سواری من دیان نەبێتەوە بەتەنێ کوێستانێکە لە منتیقەی گەورکانە مەیدان چۆغەی پێ دەڵێن جاجێ هەوارێکی زۆر عەیب و غەجیبە زامن لەوێ کەتیران دەکرد ماڵێکم جیران بوو خەڵکی سیسێرێ بوون ئەوان ماڵە حاجی وسویان پێدەگوت ئەوان نێیان لە من ناوە خلە دەرزی لەو دەمیەوە خلە دەرزیم لێ یەخەی نابێتەوە دەنا من نێو خەدرێ قادریە ئەمن چوون ئەگە چوین بە پایتەختی ڕووسیای لەوێ خەبەرنیگاری زۆر لێبوون فقط ئەمن حەیران و لاکوم بۆ دەگوتن بەڵام تێنە دەگەیشتن ئەمە ئەو دکتۆرەی بۆی تەرجومە دەکردنەوە و ئەمن لە بەتۆم دەڵێ ئەمەوانەیە بەڕون و ڕوونی دەبەفراوە بە کوڕکوڕی مەریەگە نێری دەمەکرۆ ئیدە 13 ساڵ و 14 ساڵی لێ دەگرنەوە پیڕەپیڕێ لێ دەگرنەوە بنێوە لێڵ دەبسێنم چڵچڵێ دەوێت گیان بەندێنەوەکی دومینەتی هەرامە پیرەخاناوە و قاندیلم نەبوو دە من قاندیلم هەتا بەفرێنوێم لێ دەباری ئێکۆنم لێ ماوە ئەمن لە بەتەڵ دەڵێ ئەمەوە بەشکەفتێکە ڕوانەگە سەرە بەهاران ئەوان سەفرە و گەڵاڵان لێ هەڵنەدێ ئەوە خۆ من لە بەتەڵ دەڵێم بەکانی یەکانی کەنێرێ ئەگەر مێشێ بە دۆ خۆلە نەبێەوە ئەمن بەهارم گەلە گەلک پێی دەخۆشن لەبەر فیتە فیتێ شوانان لەبەر بێ لە بێ لە شارداری ئەوان بێنیان چانی لە ڕەشن بروانی لە بە کوڵاوە و لەوان بێریان ئێجێگۆی دەدەماوە گۆمیلکە گۆمیلکەی دە ئارەقەی لە نێوانە سنگومەم کۆراندا ڕادەوە فاوە و ئەوە کیش دەڵەگەر گولەکی دەمەدانی لێ بخواتەوە لە بۆی دەبێتەوە سندان و ژەهرەمارە
ئەگە هاتیوە لاکینی لێ بخوام وتەوە لە بۆ دەبێتەوە قەندا و شەکرایە بوو عزیزێ ئەمن سەدایەکم دەگەیشتێ براوی نەبرادەرینە گەلە گەلێک لە من سەداشی گەورە و گرانە هێندێک دەڵێن بابەکەی بامەوە سەدارە پیرە پازێرەیە هێندێک دەڵێن نەخەیر بایە بارانە هێندێک دەڵێن بەفرە بوو لەرزەیە ئاخیر و زەمانە هێندێک دەڵێن ئاجوج باجووجا هێندێک دەڵێن دەجاڵە حەبی سۆفیانە هێندێک دەڵێن نەخەیرەوە حەزرەتی موسا هەموو ڕۆژێ لەسەر کێوی تورە هەزار و یەک کەلیمەی دەڵێتەوە دەخەڵن بینای چاوانە هێندێک دەڵێن حەزرەتی ئیسرافیلە فودەکا بە نەفخی سووردا دنیا دەبێتەوە تەخت و مەکانە هێندێک دەڵێن بابەکەی بابووم ئەوە ئاخیر و زەمان قوربان قالەمە ڕەم لێ دەپرسی هەر وەکو بابی خۆم تەماشا دەکرد هێندەم خۆش دەویست زۆر جارانیش پێکەوە تەسارەفی دەکرد دەچووین بۆ تارانێ دەچووین و عەرزت دەکەم لەو نێوە نێوەکەن خۆشن دیسان داوەتیان دەکرد و من فەوری باخەبەری دەکردم بە خزمەتی دادەکرد پیاوی چاک لە سەردەشتەوە هاتووم بۆ خزمەت مام قادری و بەداخەوە ئەمن حەسەن زیرەکی شبنە دیوە ڕەحمەتی لێبێ ئای پیر و کەوتووە ڕەوت و خۆم بۆ ماچێکە ڕێنجارم سەرکوڵمای نەخڵ و ئەگە زۆیبانەیە عەرشەوە لایەکی دەقوم بۆ ماچێکە دە هەرزانایە ئینگلیس و حەجەموڕم دەڵێم لاسێن توخدا لاسن یارم بابێت و بیبینم پڕباز دڵ تەماشای دەکەم با دەرچی گیانی شیرینەیە دسمەڵ حەریری سوارە برم قەدی دەڵێی بندورم قسە دەکا بەزاریە هەر دەڵێی ساز و سەمتورم عەشقی قەد و باڵای بوو بەلایکی داڵێی تورە ئای لاچن گیان لاچن یارەکەم دێ با بیبینم ژەرگی من هەمووی لات لەتا ئەو ساڕێت دەکا برینە برايموكم قلتوا حكاياتي هيا برايموك خلتي الربط يبوها قروا غلزرم قلتوا
شەونی وە شەوم گوتووە ئاشەوڵەم گوتووە ئەدێ زەمبیل فرۆشم گوتووە لاوکی دەروێشی عەبدیم گوتووە لاوکی گەنج خەلیلیم گوتووە لاوکی سێوەخانیم گوتووە ئازیزەم گوتووە پایزەم گوتووە پیاوێکە بۆ حەوڵا گەورە ساڵە وەختێکی لەکەن بووم لە دۆڵە گەرمێ ساڵێکی لەکەن ئەو کابرایی بووم بە 10 تومەنی ئەمی جارێکی چوم کتیان مازوو لە بێژوێ زۆری لێن ئەگە چوم ساڵی وەسمانیان پێدەگوت حەیرانی لێگوتن دانیشتم کانیە سێرکوزیان پێدەگوت ئەوەندەی ئاو لێدەهات حالەمی لێبوو لە مازوان بوو وڵی دی تووشی وانێکی دەماڵ ئەسپە مێزەی خزمێکیان لە وانێکی هەبوو لە ئەوەی لە سنجوێ دوسێ ماڵۆکە بوون ماڵێ مامڕەسووی وەڵا گوتیان ناڕین بڕۆنەوە دەبێت شەوێ دەچینە ماڵێمە لا شەوێژە گەچوین بۆ ماڵێوانتیانی ببوون بڵێ ئەمی شەونیوە شەم دەگوتن لەبەر بانیجەکێش بێوەژنێکی لێبوو ئەمیش ئاشەگوڵێدا دەمگوت شەوە و نیوە شەوە و یاڕەبی خدای هەڵیکەیە باک و بادەوە دا گولەکی دەمێردان سەرە و دەرێ لە ماڵی خۆی نەکاتەوە ئەم بەقا بەوان ژنان ناکەم ئەگەر جوان و جحێڵن بەقا من بە بێوەژنانیش ناکەم گەلێکی دە بە فڕ و فێڵن ئەگەر چوومە خوارێک پیرێژنەکە دەگەر یاکتەمە و بوا دەکەی وەڵا باسی منت کردووە کۆڕاوتم خۆم باسی تۆم نەکرد نەمزانیوە تۆ ئەو ساڵی وەسمانیش حەیران لێکرد ئەو پیاوێکیش هەبوو ساڵحی حەسەنی سووران پێدەگوت لە بێتوشێ ئەویش حەیرانی دەوکردن دووسێ عیرانیشم لەوێ وەرگرتن ئامۆزایەکەم هەبوو نەماوە حەزت دەکەم ئەویش دەنگێکی زۆر حەجیبی هەبوو ئەمن گەلێک گوتنێ لەوی فێر بوو ئەو جار دەکەن لە باغیژە خاڵی خێزانیم حەلی سۆفی شێخان پێدەگوت دەنگێکی زۆر عەجیب و ناسکی هەبوو حەیرانی دەگوتن چەند حەیرانان لەوی فێر بووم مەموزینان لەوی فێر بووم ئاشەگوڵە لەوی فێر بووم شەونی وە شەوان لەوی فێر بووم ئەوە جاچیەگە دەیگەیشتمی دیەگەر دەنگەکەی خۆش بووە بەجێوەڕێ بووە حەیرانی دەگوت لێم وەردەگرت خۆ من لە بە تۆ هەڵدەڵێمەوە بە کوێستانی دەسێوە سوور و گەنان بە کۆزی دەبەرخان بە کۆسرەتی شاڵە بەجان بەسپی سەنگی مکوریان بە قەندی لە گچکەی مامە کۆیانە ئەوە قەندیلم دەگوتە من قەندیلم بە فرێک و ناکۆنە خۆ هەڵدەگرم نەخەیر کەپری و مەیدان چوغان دەگوتە من گەلەگەلێک سازگارترم ئەمن لە بە تۆم دەڵێ ئەمەوانەیە بە ڕون و ڕوونی دەبەفراوە بە کوڕکوڕی مەرجەگە نێری دەمەکرۆ ئیدە 13 ساڵ و 14 ساڵی لێ دەگرنەوە پیڕەپیڕێ لێ دەگرنەوە بنێوە لێڵ دەبسێنن چڵچڵێ دەوێت گیان بەندێنەوەکی دومینەتی هەرامە پیرەخانە قەندیلم دەبوو دەمن قەندیلم بەڕێز مام خدر قادری مۆسیقا و ئەدەبی فولکلۆر بەگشتی و لەوانە بەیت و حەیران سەنگەری مانەوە و خۆڕاگری زمانێکی لە دەسەڵات دەرگراوە چالاکانی ئەو بوارە بۆ گەلێک کە مێژووی نابینێت و دەبزرێت ئەڵقەی گرێدانەوەی ڕابردوو بە ئێستا و کۆمەڵگاون ئێوە ساڵانێکە لە گۆڕەپانی مۆسیقای فۆلکلۆری کوردیدا سوارچاکانە تاوتان بە دەنگە ڕەسەنەکەتانداوە و تەمەنێک بێوچان لە بواری کولتوری هەرێمی زاکرۆسدا تێکۆشاون ناوەندی فەرهەنگی هونەری وەژین تەمەنێک تێکۆشان و چالاکیتان لە بواری مۆسیقای ڕەسەنی کوردیدا بەرز دەنرخێنێت و سەری ڕێز لە بەرامبەر هەوڵی بێوچانی ئێوەدا دادەنوێنێت بۆیە خەڵاتی بەڕووی زێڕینی ساڵی 2018 بە شیاوی ڕێز لە تەمەنێک ژیانی هونەری ئێوە دەزانێت یەلدای 2718 کوردی ناوەندی فەرهەنگی هونەری بەژین بەسپاسە
ذوي أريد ولا منو ما دباب من آفي ذا قولي أمن كواشي لبو آل خم دروز دكم لپرچی در شرحانه پلازانی که دکم لپرچی در سود قوله وثانی بودنم لحل شاگردانی بودن لبا قوزم وصله دقل همو تقل و تریبانی آزی ذی که خوش بلبلیم آزی ذوی